چین سوتەمەنی ڕقی زۆردا ئەو مادانەیدا بە ئێرانە. دوو کەشتی ئێرانی بینراون لە بەندەرێکی چین کە پێدەچێت سوتەمەنی مادەیان پێ بێت بۆ دروستکردنی سوتەمەنی ڕق بۆ هەڵدانی موشک. باشە چین چۆن باشکرامە دەکات ئەمە مەترسی نییە بۆ سەری؟ چین خۆی هەرتیفاقێکی مسبقی هەیە. ئێنەمە باسمان کرد پێش شەڕەکەش چین سوتەمەنی ڕقی زۆردا ئەو مادانەیدا بە ئێرانە. ئێستاش هەر بۆی ئامادە ئەکا لەسەر ئەو اتیفاقە، بەڵێ ڕەوانیە کاتن وە چاوەڕێی نەتیجەیەتی، چونکە ئەمانە هەدەفێکی ئاسانە بۆ ئەمریکا کە لێی بدا لە دەریا بگاتە سنووری ئێرانە. بەڵام دوا ڕۆژ دەرەکەوێتن کە چین بەتەمای چیە بۆ ڕەوانیە کاتن، بەتەمای چ پلانێکە. ئەم پلانانە ئێمە نایزانین جارێ هەتاکو دەرەکەوێ. بەڵام لە هەموو حاڵەتەکە من لەو بڕواایە ئەم سوتەمەنیانە نابێ بگاتن بە ئێران، ئابێ ڕێگر بن لێ بیگرن یا لێدەن لێی نادەن، بەڵام ڕنگ بێ بیگرن. ینی ئەو چکە گەر بە نیاز بن توانە موشکێکی لە ناوبەرن بەمە لە ناو ناچێت نەخێر.